بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە کوێکن ساڵتان لەبێ خۆشحاڵین جارێکی دی لە پرۆگرامی خۆتان پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبینەوە. دەمەوێت پێتان بڵێم تەوەری ئەم جارەی پرۆگرامی بۆ هەمووان باز لە کللتور و هونەر دەکات لە هەرێمی کوردستان بەگشتی. دیارە وڵاتانی زلهێزی جیهان بێژگەلەوەی کە بە سیاسەتەوە خەریک بنیان بە بزنسەوە بیرانەوە کردوتەوە کللتور و هونەر وەکو چەکێکی سەردەم بەرامبەر نەیارانی خۆیان بەکاربێنن. گفتوگوی ئەمجارم بە میوانداری بەڕێزان ئاریان سەلاحەدین بریکاری وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستان، هەروە بەڕێز هونەرمەند هیوا سوعات وەکو نوێنەرایەتی سەندیکای هونەرمەندانی کوردستان و شانۆکارێکیش لێرە ئامادەیە لە پرۆگرامەکەم. هونەرمەند و ئەکادیمیست عەدالەت ڕەزا گەرمیانی کە ساڵانێکی زۆر لە وڵاتانی ئەڵمانیا و وڵاتی بەریتانیا کاری کردووە بۆ کللتور لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا، ڕۆژنامەڤان و میدیاکار و پرۆدیوسەر و خاوەنی ناوەندی هونەری زەنێ کاک عەبدولغەفار زۆر بەخێربێن بە ئامادەبوونی ژمارەیەک ڕووی هونەری بە ئەزموون و ماندوو لە هونەر. زۆر بەخێربێن بۆ پرۆگرامەکەم. وەکو ڕێزێک بۆ ئێوە من میوانە سەرچەکانم فەرامۆش دەکەم، ئەگەر لێم ببورن دێمە لای ئێوە. مامۆستا خەلیلی ئابا یەکێکە لە هونەرمەندانەی کە ئەزموونێکی دوور درێژیە لە ناو هونەری دراما و نواندن. لە باتی من میوانەکان قسە بکە، ئازادی هەرچی دەڵێ فەرموو وەکو هونەرمەندێکی ئەزموون کەرەم کە باسی هونەر دەکرێت لە شارەکەم لە هەولێر گریارمان دێ بۆ لەبەرەوەی چ نەکرایە لە بۆ هونەرمەندان. ئەمە لە کاتی خۆی کاگنێتسیر کە هات کۆشتی هونەری کردەوە گوتی ئەوە کەمە لە بۆ هونەرمەندان، ئەمە شتی گەورەتریان لۆ دەکەین. پاشەوی بۆ ڕێزلێنانە کرا، ڕێزلانەکە گوتمان قەیدی ناکەوە لەبەرەوەی تەداخولات و زۆر و خەڵکەشی زۆر هاتنە ئێوان لابرد. بەڵام ئایا چ کرا؟ یەک قاعمان هەبوو قاعەکە تێک درا هەتا ئێستا قاعەکەت سادە کرایتەوە. هۆڵی شانۆ ئەوە یەک. دووەم ئەو تیپانە هەیە هەمووی هێمەل کرایە. سێیان بەڕێوەبەرەتی هونەری شان و ئەو ساڵ چەند شانۆگەری کرایە. فستیڤالێک هەبوو دەکرا، ئەو فستیڤالەش نەما فستیڤالی شانۆی. باشە بیانە کابرایەکی بیانی بێ بپرسی برێ دەمەوێت بچم شانۆگەریەکی ببینم چی پێ دەڵێن؟ یا بڵێ بچم ئۆپرای پایتەختە ئێرە دەبی ئۆپای هەبی وەنیا دەبی سیمفۆنیایی هەبی کۆنسێرتی هونەرمەندانی مۆسیقا و گۆرانی و ئەوە هەبی کە چ هەیە چ کرایە لە بۆ هونەرمەندان. ئێستا ئەوە جەنابی وەکیلی وەزیر لێرەیە. باشە وەزارەتی ڕۆشنبیری ئیشی چییە؟ کە نەتوانی ساڵانە وەرزەکی شانۆی بکرێ یان وەرزەکی مۆنۆدرامە بکرێ. ئیشی وەزارەت چییە؟ بەڕاستی پاشان جوابەکە بدات تۆ جەنابی. دیارە دڵیان پڕە هونەرمەندانی هەولێر یان ئەو تیپانە تیپی کۆمەڵی هونەر و وێژۆکرد تیپی هونەری هەولێر ئەو تیپانە کاتچیان لۆکرایە هەتا ئێستادانیشتە هیچ ئینتازەچیان نیە لەبەرەوەی دەعم نییە. ئەیامەکرەمیش لێرەیە پێم خۆشە. سندیکای هونەرمەندان لە 2014 هەتا ئێستاکە دەرماڵە چێبوو لێ بڕایە لویان عادە نەکردەوە. ئەوە لە کاتی خۆی گوتمان شەڕی داعشیە پارە نەما. باشە لۆ هەندە زیانەیە لۆ بۆ سندیکایەکی گەورە و گران ئەمە خۆبەخشانە هەموو دەواممان کرد. شتەشی ڕەمزی لە ئێستا لە بەواستەی ئەو یانەیە کە یانەی کۆمەڵایەتی هەیە لە لەوێندرێکە شتێکمان دەدەنێت بۆ بنزین و هاتوچ ئەو شتانە دەکرێت ئەوە دەست خۆش بە هونەرمەند ئەیام دەردمان زۆر گرانە قسەمان زۆرە بەڵام مەزال دەم برادران قسەی بکەن. ئەیام هونەرمەند ئەیامەکرام ناسرا و بەشەمۆ لە بواری نواندن و دراما پێش دەستپێکی بەرنامەکەی بەم نەدوێت وتت بینە ناو بەرنامەی یانێ هیچ لە وەزعەکە ناگۆڕێ. يعني أمن بۆ یەکسەرەوە ڕەشبین بووی يعني معقول ئەتو بینایەک تێی وەزارەت وەنیە يعني بینای واشنتۆنەوەوانش هەرەوەندە گەورەیە وەی هێرنە یا سندیکە ئەرقا بینایەمانەوەی ئەوەیە کە حکوومەت بینایەکی باش باڵەخانەیەکی باشی بۆ جوانە بەس ئەتو وەرە وەزعی هونەرمەندەکان بینە بزان کووە معقولە مدیری من دەناسی تەقدیم کردیە موافقە نایەتەوە سەبەبەکە چییە؟ انتقامە چییە؟ يعني چیە لە پشت ئەوەیە کە ئیشی هونەری نەکرێ شانۆ نەکرێ چییە سەبەب؟ ئایا ئەو هونەرمەندانە چنە؟ يعني مجرمی حربن ئیشیان نەڕۆیان
بۆ دڵتان پڕە نانا یار مەسەلا هونەرمەندێک نەخۆش دەکەوی کەس عیلاجی ناکە معقولە تیکتۆکچیەکان یارمەتی هونەرمەندان بدەن تیکتۆکی دەست عقدەوە ئەوە ئیشی وەزیریە کاکە ئیشی وەکیل وەزیریە ئیشی حکومەتیش لە حکومەت چی علاقەی بە منەیە ئەمە وەزیری خۆمەیە وەکیل وەزیرمەیە مدیر عامەیە مدیرەیە ئەوانە دەی بە دووە مۆزوعانە بکەون کەسی دیکە لە ئامادە بووان چکە کا غازی فەرموو هونەرمەند غازیشینە زۆر سپاس لە بۆ ئامادەبوونی ئەو بە ڕێزانە بێگومان ئامادەبوونی کاگاریان نەتیزەی دەبی بێگومان و چاوەڕێ ئەوە نەکە نەتیزەشی بیتن ئەگەنا قەت قەنەعات ناکەم کاگاریان ئەو منسەبەی وەگری کە ئیژ نەکات چکە ئینسانێکی دڵسۆزە و دەبی نەتیزە شەبی دانیشتنەکە کەواتەکە تێبینەکانی هونەرمەندان دەنووسیتن دەبی نەتیزە هەبی داوای نەتیزەشی لێ دەکەن ئەو یەک دومین ئەمن وەکو شانۆکارێکی هەولێر قسەی دەکەم بەڕاستی ینی بەرنمەیەکی وزارەتی ڕۆشنبیری دایناوە ئەو بەرنمەیە مەسەلەن شانۆی شەقام لە دەربەندی خان دەکرێت سینەما لە دهۆک دەکرێت مۆسیقا لە سلێمانی دەکرێت شانۆش لە هەولێر دەکرێت فیستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی بەڵام ئەوە ماوەی چەندین ساڵە بەڕاستی هەتا ئەمە بودجەکی دەینینەوە بودجەکەش بە چارێک دێتەوە یان هەنایەتەوە ماوەی دو سێ ساڵە هەر نەهاتەوە مالعلم لە شارەکانی دیکە فیستیڤالان دەکرێت احتیمالە مەبلەغەکەی نارێن بەڵام مەبلەغەکەی فۆق تاقەی چار جاریش ئەنجامدانی فیستیڤالی شانۆیە بەڵام لە هەولێر ئەنجام نادرێت و لەو ماوەی 55 دقەی ئینشاڵڵا دەرفەتمان زیاتر پێ دەکەن قسەی بکەین بانەوەی برادەرشتەکەوی کاک بەکرد ئەتوش ئەگەر بە کورتی تخوا چکە یەکسەر دێمە لای حکوومەت لەواتی ئێوە ئەمنیش زۆر سپاس ئەگەر هەر بێگانەیەک بێتە هەر وڵاتێک جارێ ئەوە جار لە کەلتوری ئەو وڵاتە دەپرسی بەتاکید ئایا وەزعی هونەرمەندان کەلتوریان چییە بەڵام بەداخەوە لە وڵاتی من بلەخەز لە شاری من ئەمە نازانین مەرجعیەتمان چێن دەرە مەرجعیەت لە چێیە مەسەلەن لە کاتی خۆی ئەزار ڕەحمەتی لێوی کاکفەلەک یادی بەخێر 25 ملیار دوایە بووە 20 ملیار لە بۆ سلەیمانی لە بۆ شانۆکار و هونەرمەندانی سلێمانی تەخسیسی کرد و چووە ڕقم حسابەچی ئەمن حەز دەکەم لە سلێمانیش ئیش هەبی لە هەموو هونەرمەندان لە دوهۆک هەبی لە هەڵەبجە هەبی لە هەموو شارەکان هەبی بەڵام دەچێت دوهۆک فیستیڤاڵی سینەما هەموو ساڵێ دەکرێت لە سلەیمانی هەموو فیستیڤاڵەکان دەکرێت لەو بودجەیە کە لەویان تەرخان کرابوو لە دۆچیش محافز یارمەتیان دەدا ئەوان مەرجعیەتی خۆیان دیتیتەوە بەس ئەمە مەرجعیەتمان لە شوێن دەرە ئەمە یەک شانۆیە بەڕێوەبەرایەتی هونەری شانۆیە سینەمەیە کە ئەوە پێشڕەومانە و کەلتورمانە بەداخەوە وحدەی حسابیەکەیان دەستاندنەوە ئەخلۆ وحدەی حسابی لێ دەستینەوە دەست خۆشکار بڵێ ئەپومکە قاعی شەعب هەمومان هاوارمان کرد ئەو هەموو هونەرمەندە ئەوانەی ماینە عمریان درێژبی کاک سەلام کۆی و هونەرمەندانی تکە و زۆر ئەوانش خوایان لێ خۆشبی هەمومان چوینە پێش وەڵی گەل ڕاوەستین هاوارمان کرد ئەو قاعەیە تێک مەدەن بە 22 ملیۆن نیو لەگەر کاکی وەسوعات هەمومان تەرمیم کرد فیستیڤاڵی لێکرا فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی هەولێر لێکرا بەداخەوە تەختیان کرد کە تەختیش کرا باشە لە 2013 هەتا ئێستا 8 ملیار و نیو ئەمن مدیر حسابات بوویمە 8 ملیار و نیو جاری یەکەم خەرج کرا باشە 13 دینگە دروست کرایە تا ئێستا باش ئێستا مەجای حکوومەت دەدەن وەڵامتان داتەوە ئەوجا ئەپوم کە هێشتا زۆرمان مایە ئەوە ساڵانی ڕابردوو بوو تەوان ئەوانە ئێتۆ باش دەیە چەند ساڵ پێش ئەمن دەرێم ساڵانی ڕابردوو ئێستا مەسەرەن وەڵی نەک برێم کاک ئاریان دانیشتێ لێرە زەنابی هەروە بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر ئەمە کە شتێک پێشکەش دەکەین دێ دەڕوا کتابەکان بە زۆر بەڕەحابەتی سەدرەوە یارمەتی هونەرمەندان دەدەن و ئەو سێ ئەوەیە لەگەر کاک ئاریانی و لەگەر دیوانی وەزارەت دەستە وەزارەتی دارایی بەڵام لە وەزارەتی دارایی یەکسەر قفڵ دەبی ئەوەتە فیستیڤاڵەکەش وەک فیستیڤاڵی شانۆ تخوا کاک بەکرەوەم جواب فەرقی کردو یعنی بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو یعنی ئێستا ئەتوو دەڵێی ناوی کاگاریانەتینا بڵێ یعنی لەوەتەی کاگاریان بۆتە بریکار لە وەزارەت فەرقەچ کردیە بڵێ تاکید ئەمن متەئەکیدم لەبەرەوەی ئەم لە وەزارەتەی لە تاریخی ئەو وەزارەتەی ژیایمە لە یەکەم وەزیرەوە پێش یەکەم وەزیریش وەختی ڕژێمی کۆنیش ئەمن هەر لە وەزارەتەی بوویمە
هەمووی دەزانم کو ئیشەکان ڕۆیە بەڵام زۆر گەشتبینم لە کاگاریان ئیشاءالله خوا ئەمری درێژ دەکا و ئیشاءالله زۆر زیاتر هەوڵ لە هونەرمەندان دەدا. دەست خۆش کاگاریان دێمە لای جەناوت وەکو وەزارەت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو گلەیانەت هەموو گوێ لێ بوو. ئەو گلەیانە کەڵەکە بووی کۆنن یانی ئەو سەردەمەیە کە ئێوە هاتن حەزمێ بەڕاشکایی جواب بدەیتەوە. بەدڵنیایە زۆر سوپاس. با ئەوەشمان بیر ناچێ دوو جار ویستم ئاماژەی پێ بدەم لە سەرەتادا. ئێوە دەزانن جەنابی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە یەک دوو دیداردا وتویەتی من شێوەکارم واتە هونەرمەندە. حەزمێ و بەبیرت بێنمەوە کەواتە دەبێ کاتێک سەرۆکوەزیران هونەرمەند بێ شێوەکار بێ جوابەکە بۆ تۆ گرنگ و باەخیشی بۆ ئێوانە فەرموو. سپاس جەنابتان بۆ ئەو کارمەندانی کوردستان 24 و سپاس بۆ تۆ. ڕێز و حورمەت بۆ میوانە بەڕێزانە و هونەرمەند و کەسایەتیە خۆشەویستانە. سپاس بۆ هاوڕێیانم کە پێکەوە لێرە تاوتوی پرسێکی گرنگ و گەورە دەکەین و ئامانجێکی جوانتان بەدەستەوە گرتووە. بەدڵنیایەوە هەر لەوە دەست پێ دەکەم جەنابی سەرۆک ئەنجومەنی وەزیران ڕێزدار کاک مەسرور بارزانی هەم لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستپێکەوە و تا ئێستا سەرڕای ئەوەی کە لە کارنامەکە هەیە سەرڕای ئەوەی کە ئەرکمانەوە لە وەزارەتی ڕۆشنبیری لە چوارچێوە ئەو یاسا بەرکارانەی کە ڕێو شوێنی دیاری کردو کە وەزارەتی ڕۆشنبیری گرنگیان پێ بدا و متابعەیان بکە و پلانیان بەدابنێ چەندین بڕیار و ڕێنوێنی و ڕاستپاردەی دیکەشی هەبوون تایبەت بە پرسەکانی کولتور و هونەر بە تایبەتی و ڕاستیش دەفەرمی لە چەند جارێک و چەند دیدار و بۆنەیەک باسی کردە کە پێی خۆش بە ڕەسام بێت ئەگەر کاری سیاسی نەکردباوە ڕاستیشە احتیمامی بۆ بابەتە هەیە و ڕەنگیشی داوەتەوە بەسەرەوەدا چەند جارێکی دیکەش لە دیمانە و تەلەڤیزیۆنیەکانی و لە گلەیەکانی هونەرمەندان دەمێ لەوە دەست پێ بکەین جوابیان بدەیتەوە. ئایا ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی ئەو کابینە بوو کابینەی نۆ سەردانی ڤایرۆسی کۆرۆنا زوو دابەزینی نرخی نەوەت ئەو ملیۆنە سیاسی لە نێوە خۆ هەیە لە کوردستان ملیۆنی هەولێر بەغدا ئەوانە کاریگەریان کردە سەر هونەرمەندانی شوواری هونەر و کلتور لەم وڵاتە بەدڵنیاییەوە بەڵام نەیوەستاند کاریگەری هەبووە کاریگەری زۆر قۆڵیشی هەبووە بەڵام نەیوەستاند و هەمیشە لە چارچێ ئەو هەموو ئەزمە و ئەو هەموو شڵەژانە و ئەو هەموو ئاستنگانەی کە هاتە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ کاریگەری بەسەر دۆخی هونەرمەندان وەکو کەس و کەسایەتیەکان و سەر بەرهەمی هونەری بەسەر کولتور بەگشتیەوە هەبووە وەکو هەموو سێکتەرەکانی دیکە وەکو هەموو بەشەکانی دیکەی کە لە حکوومەت و خزمەت گوزاری هەبووە بەڵام نەیوەستاندووە بە شاهدی خۆیان کە تازە لە قسەکانیاندا فەرموویان بەشێکی کراوە و بەشێکی بەڕێوە چووە فستیڤال و بۆنە و بەرهەمی هونەری هەبووە بەڵام گلەیان هەیە جان لە گلەیەکانیانەوە دەستخۆشیان لێ دەکەم گلەی زۆر باڵێ گلەیەکانیان لە سەرسەر لە سەر چاوان ڕاستەفەرن بەشێکی ئەو قسانەی دەی فەرمونون ئەمەش درکمان پێکردیا و هەست بە نەک پشگیریەوان بکەینەوە چکە واجبی ئێمە بەیان جێبەجێ بکەین بەڵام هەندێکیان دیارە و ڕوونە کە دۆخی ئابووری دۆخی ناهەمواری دارایی ئەو دەستی گرتوین بەعزێکی دیکەشیانەوە ڕەنگە تێیدا کەمتەرخەم بوو بین بە پێیدا دەچینەوە چونکە هەموو گلە یەگەوە نیە ئەمە لێرە دانیشین بەرامبەر ئەو کەسایەتیە جوانانە بۆ هەر شتێک مبەرڕێکیان بەرامبەر بێنەوە چونکە هەندێک لەو گلەیانەی دەکەن دەبێتە پێشنیاز یان کورتترمان دەکەن لەسەر ئەوەی کە لێرە بەدواوە پلانی باشتریشمان هەبێ پێشووتریش لە دیداری چەند جارەماندا جا پێکەوە یان بەفراوانتر و بە گروپ کە لە خزمەتیاندا بووین چەند جارێک هەندێک پرسی تایبەت بە هونەر و بەو بابەتانی واسییان کرد تاوتێمان کردیا و هەر یەکەیان ئەوەی بمان دەچێتە سەر ڕێوشێنمان بدانەوە هەندێکیان نەتیجەیان دەوێ وەلەوەی بپڕژێمە سەر وردەکاریەکانی ئەو دەرخەڵدەم فەرموو دای بە سەبارەت بە هۆلیگەل ڕاستە کە هۆلیگەل ماوەیەکی زۆرە کاتی پێچوو و ڕێگر بووە لەوەی کە چالاکی و
نمایشی شانۆی تێدا بکرێ و جێی گرنگی پێدان و بایەخی هەموو خەڵکی شاری هەولێر و کوردستانە هۆڵیگە چونکە بەشێکە لە ڕابردوویەکی جوانی هوەری ئەوانەی کە هوەرمەندیش نینە هەر وابەستەی تعاتوفیان لەگەر ئەو بابەتە هەیە لێرە و لەوێ لە مناسبەی جیاجیاش کە بازنەی هوەریش نەبووە خەڵک ئەو گلەی لێکردوینە کە هوەرمەندیش نینە کە بۆ هۆڵیگەل بەڵێ هۆڵیگەر ڕەنگە بۆ ماوەیەک لەگەر لەبەر ئەزمەی تند نەتواندرا بێ کاری تێدا بکرێت بەرام لە پار ساڵەوە وردە وردەیەک بە پێی ئەو ئیمکانیەتی کە هەیە پێ و توانستەدارەیە کە هەیە کاری تێدا دەکرێت مبالغە نییە و هاوڕێیان و هەواڵانم ڕەنگە شاهدی ئەومان بۆ بدەن پێکەوە ئەمە وەکو تیمێک لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ڕەنگە هەفتە نەبێ ئێمە بەدوا داچون نەکەین بۆ وردەکاریەکانی هۆڵیگەرکەیەکە لە کارانەی کە بە استراتیژێتی وەزارەتمان وەرگرتووە و لە ئێستاشدا گەیاندوومانە نەمانویستوە هەندێک شت بڵین و یان ڕای بگەیەنی بەڵام لێرە بەشێکیان لەو مناسبە و لەو بۆنە و دینارەدا دەڵێن ئەوانی بەرپرس موژدە دەدا لە بەرنامەکە ئەو گلەیانەیان گەیەندراوە خۆشمان پاڵپشتیمان کردوون و پلانێکیشمان بەداناوە بەرەو پیریشمانەوە هاتوون بە خۆشحاڵیەوە نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران زۆر بە جددی و کاریانە سەرۆک کردەوە و جەنابی سەرۆکی حکوومەتیش زۆر بە جددی دەوێت بگاتە پلانێک بۆ ئەوەی بە هۆڵی گەل چونکە کارێکی بەڵێ دڵنیاییەوە کاری تێدا کراوە و دەوانێت تەواو بکرێت لە پلانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانیشدا بۆ ساڵی دابێ ئەو بجێ کە تەرخان دەکرێت هەوڵ دەدەین بجەیەکی باشتر بێ نەکەوێتە چەند ساڵی دیکەی بەپێی ئەو دەرخستەیە کە هەبووە ئەوەی مامۆستا بەکرد دەفەرمێت کە پای ئەو پارەی وە تەرخان کراوە تەبعاً بەش ئەو ساڵانە ئەو پارەیە خەرجکراوە تا ئێستا بەشێکی تا نیوەی پارەکە تقریباً گەیشتووە و کاریشی تێدا جارێکی دیکە بەردەوامە ئەوەی ماوە دەمانەیە هەوڵ و کۆششمان ئەوە بووە کە بڕیارێکی خێراتریە بدرێ و بە خۆشحاڵیشەوە بەرەو پیرمان هاتوون و هیوادارم کە بەدڵی ئەوە بێت بەردەوام دەبێت لە فستیڤاڵی شانۆییشدا ڕاستە ئەمە پێشی بەرنمەکەش زووتریش دەگەر مامۆستا هیوا و بەڕێزان چەندێک وردەکاریمان خستە ڕوو لە ساڵی پار نەتواندرا کە ئەو فستیڤالە ئەو ساڵەکە هەوڵێکمان هەیە کە پرۆگرامەکە لە مامۆستا هیوان پرسیوتم فستیڤالەکەتان بەکوێ گەیشتی جارە هیچ وەڵامێکمان دەست نەکەوتەوە وەڵامێکمان تقریبان دەستکەوتووە بە زارێکی وەڵامێکمان دەوێتن کە بگاتە کاگادیان لای مامۆستای وا سوال لۆوەی خێراتر بچم نەکو دوای دەگەڕێمەوە هونەرمەندی وا سوعات وەکو سەندیگای هونەرمەندان وەکو هونەرمەندێکی بازمون لە واری شانۆ پێش بەرنامەکە بۆ من دەرفەتم پێ بدە ئەمیش دەرفەت پێ دەدەم چی دەدڵە بیڵێ پێشەشی سپاسی و دەرفەتتان دەکەم سواز بۆ ئێوە خۆشحاڵیشم لەگەڵ ئەو بەڕێزانە لێرە دانیشتینە کاگاریان و کاک عەدالەت و کاک عەبدوڵغەفار و ئەو هونەرمەندە گەورە و ئازیزانە بە هەموو قیاساتێک هونەرمەندی گەورە و ئازیزن خۆشحاڵین ئەوە پرسەکی گرنگ تاوتێ دەکەین دەمێ یەکشت بڵێم ئەمە زۆر احتکاکمان هەیە لەگەڵ هونەرمەندان شەوانەبی بە ڕۆژبی دادەنیشین هیچ هونەرمەندێک نییە ڕقی لە حکوومەت بیتەوە هەمومان حکوومەتەکەمان خۆش دێ هەمومان کابینەکەمان خۆش دێ هەمومان حەریسین لەسەرەوەی ئەو کابینە پێش بکەوێت بەڵام دەبینین لایەنی هونەری و کەلتوری فەرامۆش کرایە یعنی چۆنە تو لە ماڵی خۆت ئەی بەچی دەبینی زوو دەیڵێ باسی دەکەی یا لە ماڵەوە لەبت باز ئەمەش ئەوە پێمان ناخۆشە لە کابینە نوێمدا لە ڕووی کەلتوری و هونەریەوە کەم تەرخەمی هەبێتن بەڕاستی تا ئێستا ئەمە 3000 هەوڵمدایە پەیامی هونەرمەندان ئەو کەم و کوڕەی لە بواری هونەریدا هەیە ئەو پێشنیاراتانەی هەمانە بیگەینە شوێنی باڵا ینی مەسەلەن نامم لە بۆ جەنابی سەرۆک بارزانی ناردۆ چەند خاڵێکمان لێ نووسیوە نامم لە بۆ جەنابی کاک مەسرور ناردۆ
أزعل في الإيمان نامم لبو نوسنجي بريز كاك مسرور ناردو داو ما كردو دانيشين عندك شتى پێویستە ئێمە تاوتێ بکەین. ئامادەیان دەربەری دانیشتن لەگەڵتان؟ ئامادەیان دەربڕیە بەڵام لە مانجی دەوە تا ئێستا بۆ 3 مانگ دەچێتن ینی لەوانەشە ئیتر کاتی بوێ نازانم بەڵام هەتا ئێستا هیچ وەڵامێکی ئەوتۆنیە ئەمە بەڕاستی ئەمە پێویستمان بەلینکێکەیە لەگە حکوومەت لەگەڵ ئەنجومەنی وەزیران چکە ئێمە وەکو سەندیکای هونەرمەندان ئێمە بڵێن دەستگایەکی ڕسمینینە مەشوبە ڕسمینە ئەمە دەکرێت لەوێوە هاوکاریمان بکرێت زۆربەی بڕیارە کۆمەڵەکان زۆربەی بڕیارە گرنگەکان لەوێ دەرچوە مەسەلەن ئێستا بودجەی مامۆستاش باسی کرد مامۆستا خەریف بودجەی سەندیکا بڕاوە بەڵام بودجەی شوێنی ترماوە ئەو بڕیارە لەوێ دەرچوە لە وەزارەتی ڕۆشنبیری دەرنەچوە لەوێ دەرچوە بۆیە ئەمە دەمانێت لەگەڵ ئەوان دانیشن هەندێکشت هەیە لە دەسەڵاتی ئەواندایە ئێستا ویستیان تەقەشف کە لە وەزارەتی ڕۆشنبیری تەنها بەڕێبەراتەکانی شانۆ و سینەما و شێوەکاری و مۆسیقایان کرد بە بەش یعنی هیچیشی لە وەزعەکە نەگۆڕی ئەوەی لەکرێ بوو هەر لەکرێ ئەوەی نەسری هەیە هەر نەسری هەیە تەنها کارەکانتان چه مامۆستاهیوە بڵێ داواکارەکانتان چی ئێستا داواکاریەکانمان ئەوەیە ئەو بەڕێبەراتیانە بگەڕێنەوە وحدی حسابیان لە بۆ بگەڕێتەوە سەرباری نەکرد بگەڕێنەوە لە هەموو دنیا ئێستا بەڕێبەراتی نەماوە ئێستا دەستگایە دەستگای سینەمە شانۆ هەیە دەستگای مۆسیقایە دەستگای شێوەکاری هەیە ئەوانە دەبێت دەستگا بن دەبێت دەسەڵاتی فراوانیان هەبێت شانۆ ناکرێت و لە پایتەختدا بەشێک بیتن چۆن بڕێوە دەستن وحدی حسابی نەبی نەسرێکی کەمت هەبی نەتوانی مەسەلەن بڵێن ئافرەت لە لای خۆت دابمەزرێت نەتوانی دەرهێنەرێکی باش لە لای خۆت بە عقد دابمەزرێنی سەلاحێتی ئەوەت نەبی دەبی ئەوانە دەبی ڕاستە و خۆ لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و نووسینگەی بەڕێز جەنابی سەرۆکی وەزیران ئەو شتانە تاوتێ بکرێتن مامۆستای حەزەکەی دوای دەگەڕێم وڵاتی دەرفەتی کارعەدالەتیش دەم باش کارعەدالەت جەنابەت ئەکادیمی لە دوو وڵاتی گەورەی ئەوروپی نوێنەرایەتیت کردووە تەجروبەش تێ هەم لە لێرە لەناو هونەرمەندانی کوردستان هەم لە دەرەوە پێم بڵێ هونەرمەندان لە وڵاتانی دەرەوە ئەرکن بەسەر حکوومەتەوە یانەوە تا حکوومەت هەموو ئاسانکاریەک دەکات بۆی ئەوان لە بوارەکانی خۆیاندا داهێنان بکەن یان ئەوە تا کردی تایبەتە ئەگەر ئەم بۆ ڕوونکەیتەوە ئەنجا لە ڕووی ئەکادیمیشەوە باسی کلتورم بۆ بکە چەندە پێویستە وەکو چەکی سەردەم کە لە دەستپێکی بەرنامەکەم ئاماژەم پێدا لەبەرەوەی پرۆفیسیۆرەکەت لەوەیە جەنابەت فەرمافمکە دەستان خۆشە بۆم پلاتفۆرمە بە خێراتنی هەموو لایەکەم پێم خۆشە تۆزێک ئەماژە بە بابەتە سیستەماتیکەکە بدەم بۆ نمونە ئەمە جارە دەبێت ڕەوشی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرین هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە هەرێمێکە لە چارچێوەی وڵاتێکایە و لێرەدا مەسەرەن پێم خۆشە ئاماژە بۆ بکەم کە ئێمە دوو جۆرە هێز هەیە هێزی نەرممان هەیە و هێزی ڕقشمان هەیە کۆ ناعیمە و بەڵتر نازانم با نەبێتەوە حادە هەیە بنسبەت ئێمەمانانەوە وەکو کورد وەکو هەرێمی کوردستان چی لە ڕووی سەرنشینەوە چی لە ڕووی ئابووریەوە چی لە ڕووی سیاسیەوە لە هەموو سەکتەرەکانی ژیانەوە ئێمە سەیری بکەین بە بەراورد ناکەین لەگەڵ چی تورکیا و چی فارسەکان و چی عەرەبەکانە مەبەست لێرەدا ئەوەیە ئەو هێزەی ترە کە بە هێزی ڕق باڵێن باسی بکەین کە بابەتی حیساردانانی ئابووریە یاخود بەکارهێنانی هێزی سەربازی ئەمانە ئەمە باڵێنە چارچەوەی ئێمەیان ئێمە بەردەوام هەڕەشەمان لەسەرەوەکو هەرێم و بەردەوام ئەمانەیە هێزیە کە بێ بتوانین بەرگری لە خۆمان بکەین و هەروایش بۆ لەوەتی هەرێم دروست بۆ ئێمە لە بابەتی لە پزیشنی هینان بەرگریکردنین لێرەدا چی هەیە هێزی نەرم هەیە ئەم هێزی نەرمە پایەسەرەکیەکەی کەلتورە و ئەم هێزە زۆر بە وردی بەکار هاتووە گەڕێتەوە بۆ حتا بۆ پەنجاکان کە لە گەرمەی شەڕی ساردە لە نێوان سۆڤێت و ئەمریکایە پەنایان بردووە بۆ زۆر بابەتی هوەری
ینی بۆ نمونە مۆسیقای جاز سینەمایی بەڵێ مۆسیقای جازیان بەکاری هێناوە زۆر ینی فۆرمی تری هونەریان بەکاری هێناوە بە دنیا گەڕاوە ویستویانە ئەو پەیمە بگەێنن کە ژیانی ئەمریکا چۆنە تاک سربەستە باز لە ئازادیەکەن باز لە دیموکراسیەکەن تا گەیشتە ئەوەی لە 1970 جۆزیف نۆی کە بە فەرمی زانایەکی سیاسیە مستەڵەحی سۆفت پاوی بەکارهێنا هێزی نەرم و هێزی نەرمش چییە؟ هێزی نەرم ئەوەتانێ کە تۆ بتانی کاریگەری خۆت زاڵکەی بەسەر ئەوانی ترە بەبێ ئەوەی پەنا بۆ هێزی ڕەقبەریت لێرەدا چی دەورە بینە ئەوانەی کە بەکارێنێ مەسە بۆ نمونە میوزیک هونەر بە هەموو فۆرمەکانەوە حتا خواردنیش مەسەن لای ئێمە خواردنی ئێرانی خواردنی لوبنانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەناوبانگە لە ئەوروپا خواردنی ئیتالی خواردنی فەڕەنسی بەناوبانگە بابەت بچنە سەر وەرزش بۆ نمونە ئێمە بەرازیل بەچی ناسراوە زۆربەی هەرە زۆری دنیا بەرازیل ناسێ بە حکمیەوەی کە خاوەنی گەنجینێکی دەوڵەمەنی با بڵێن بواری فۆتبۆڵ و سپۆرتە کە لە وەرزشە یا خودیانەکانی ئیسپانیا تا هەفتاکانیش لە جەنجاڵی شەڕی ناوخۆ نەجاتی نەبوو ئێستاکەی شەکە لەو جێگە معتەبەرانەی کە ناوێکی هەیە لە بوارانەیە ئیترە گەڕێتەوە سەر بۆ فۆرمەکانی تری هونەر ئەمانە ئەکرێت بێتە ئامرازێک کە تۆ چۆن بتانی پەیامی خۆت بگەێنی بە دەوروبەر بە وڵاتەکانی تر سەرنجیان بۆ هونەرەکەت ڕابکێشی لە هەمان کاتیشە سیاسەتێکی تر هەیە کە بەکاردێت هەر لە چارچێوەی چەکی نەرمە ئەوشەوەیە بۆ نمونە بەرامجیان هەیە بەرامجی ئینسانیان هەیە دام و دەستگا و ڕێکخراو دروستەکەن قوتابخانەی تایبەت دروستەکەن ئێستا لە هەرێمی کوردستان بە قوتابخانەی تایبەت بەڵێ بەسە قوتابخانانە بەسەرەن هەیە تورکیا دروستی کردووە هەیە کاتۆلیکیەکان دروستیان کرد طبعی من بۆ چوونی جیاوازم هەیە لەبەرەوە کاریگەری لە مناڵەیە مناڵ طبعی داهاتووی ئەم وڵاتەوە ئەم نەتەوەیە کارەساتێک بەڕاستی تۆ بەجا بدەی بە بیانەکان بێن لێرە عقلی مناڵەکان بشۆرنەوەیسە ئەوەنەی بۆ نمونە ئەگەر سەری قوتابخانەیەکی با بڵێن مەسیحەکان یاخود کاتۆلیکی بکەین ئەوەنەی کە بە ئاگان لە فەرهەنگی با بڵێن کریسمس و هەڵەوین و با بڵێن ئیستەی لە مانگی چوارە هەیە ئاگایان لە شەوی یەڵدا و زۆر بابەتی کوردەواری نییە ئەمانە بابەت گەلێ لێکن زۆر وڵاتان ئەم جاپەنا بۆ میدا درێت ئێمە زۆربەی کات لە ڕێگای با بڵێن ئەو درامانەی کە لە تەلەڤیزۆن ئاگەمان لە کەلتوری کۆریای باکوورە دراما ویستم لەگەڵ کە عەبدولغەفار من بەس ئاماژەی پێەکەم لەگەڵ بەس ئاماژەی پێەکەم حەزەکەم لە عەبدولغەفار چکە ناوەندێکی داناوە بۆ بەس دەمێ ئەمە تەکمیلە بکەم لەبەرەوەی گرنگە گە پەیامەکە نەگا بە بچڕی باش نییە اینجا بۆ نمونە بە کۆکو دراما لە ڕووی میدیاوە ئێستا ئێمە لە سەردەمی دیجیتالایزیشن ناژین لە سەردەمی بە جیهانگیریمان جێشتووە سەردەمێکە دیجیتال لە ناو ڕێگ و ڕیشەمانەیە ئەوش بۆ خۆی وەکو ئەمرازێ بەکاردێکە کاریگەری هەیە کەواتە لێرەدا ئێمە وەکو هەرێمی کوردستان لێرەدا ئەگەر چی لەو هێزە ڕقەی نەمانتوانی وەکو پێویست هەندێک شت بکەین بەڵام لە هێزە نەرمەکەیە ئەتوانین کەلتور بێتە کایەکی زۆر گرنگ کە ینی بایەخ بە کەلتور خودی کەلتور و فەرهەنگی کوردی و تەلەپۆری کوردی بدا لە هەمان کاتیشە بێ بە چەکێک کە تۆ خزمەتی دۆزی نەتەوەکەت بکە کە بتوانین ناو مەحافلی دەولیە بوونت هەبێ شناسنامەت هەبێ یعنی من چکەم بۆ بەڕات هەیە دای منەڵێن شەڕی داعەشە و فڵانە و ئەمە ئەوەیە من یەک نمونەت پێڵم بەسەراتێکی زۆر بڵۆ بە کورتی ئەگەرنەوە لە جەنگی جیهانی دۆمە چەرچڵ داوا لە هەموو ئینەکانەکە داوا لە هەموو لە کابیناکە لە وەزیرەکانی لە زەحمە نەبێ ئەوە هین بەمێت با بڵێن لە بودجەتەکانە بڕم لەبەرەوەی شەڕە و وەزێکی خراپە کاتێک کە کۆ بنەوە تەماشاکەن لە بەشی کەلتوری هونەری نەیبڕیوەتەوە مانە هیچ تێ نەبڕیوە ئیتر وەزیرانی تر پرسیارە لەگەڵاڵا ئەبێ ئەڵێ باشە چۆنە بێتەوە لە ئێمە لە بودجەتی من بڕیوە بەڵام لە بودجەت لە هونەر و کەلتورت نەبڕیوە ئەڵێ هەموو شەڕی ئێمە بۆ هونەر و کەلتور و ناسنامەیە ئەگەر ئێمە ئەوەمان نەبێت ئەم شەڕەمانە بۆ عەبدولغەفار تۆ ناوەندێک داناوە بۆ بەرەمێنانی دراما هۆکاری چییە ئێستا زۆرینەی کەناڵە کوردیەکان ڕوو لە درامای وڵاتانی دراوسێ و بێگانە دەکەن گرنگی بە درامەکانی خۆمان نادەن خۆ هەر ئەو هونەرمەندە بە ڕێزانی لێرەدانیشتون لەڕێ ئەوانەوە من هەندێکیان بەشدار بوون تەمسیلی کۆلارە هەبوو جاران کەونە دەرگا هەبوو خۆوانە زۆر بەهێز بوون لە هەشتاکان و هەتا نەوەتەکانیش
ئەرە بۆ ڕێزانە زۆربیان بەشدار بوون بەڵێ بۆ پشت بە درامای خۆماڵی نابەسترێ هۆکار چییە؟ دەستخۆشیم بۆ ئەو ئازیزی خۆشەویستانێرە ئامادەن هەست دەکەم بەرنامەکەش خەریکە غەدر لە هونەمەندان دەکرێت 16 کەس بەرامبەر 52 خەڵک دانیشتووە پێم وانە فریای هەموو خەمەکان 16 کەس دانیشتوین 52 خەڵکمانەیە یعنی لەوەش خەریکە غەدر لە هونەمەندان دەکرێت هونەرمەندان نادەست خۆش بێ ئەوە وایە وڵی ئەگەر بە کورتی پەیامەکان بگەێنرێ بە شێوەمان دەکات بڵێ ئەخر دەردەکان زۆرن ئێستاەوەی کاک عدالەت فەرمووی هەمووی تەواوە ئەوەی کاکیوا فەرمووی ئەوەی کاگاریان فەرمووی هەمووی ئەوەی ڕێزانە سەینجان من وەکو میدیاکارێک کە سەرتا من و تۆ دەزانین بە یەک و ئیشمان کردو میدیاکارێکی هونەری بووین هەستمان دەکرد کە لە کوردستان هەدەمان گوت کاکە دراما جاران دراما پارە درا بە دەرهێنەرەکان بۆی دراما ئینتاز کرێ بەڵام دوایی بیر لەوە کراوە کە ئەگەر کۆمپانیا هەبێ ناوەندێک کە بێ خۆشبەختانە ئەمە لە ڕێگەی کۆمپانیای بابیلۆن توانیمان کۆمەڵشتی زۆر باش بکەین مامۆستا هیوا کە باشی ویستیڤالەکانی کە دەمەوێت یەک زای بچوو بگرم باشترین ویستیڤال پێم وایە ساڵی 2012 کاکیوا سوعات کە ئەنجامیدا ویستیڤالی شانە ئەو کاتە هات هانەیە بۆ کۆمپانیای بابیلۆن هێنا کە پشتگیری بکە لە ڕووی میدیاییەوە لە ڕووی گواستنەوەەوە ئەو ساڵی تەختی هەموو شانۆگەریەکان تەختی باشترین دەستپێک و کۆتاییشمان کرد بە یەکەوە خۆی دەزانێت ینی کۆمپانیا ئەگەر پێش بخرێ کاکسە اینجا پێم وایە ئەرکە لە کۆڵ تایبەت بڵێ لەوانەیە کاک عەدالەتیش بزانێ یعنی لە هەندەران ئێستا ئێمە چۆن با بڵێن کەناڵی شەیە کۆمپانیا بەڕێوی دەبێت بەرنامە هەیە کۆمپانیا ئینتازی دەکات بۆچی لەبەروی ئەو هونەمەندە بەڕێزانەی کە داینشو لێ لە بەرکەوتنی هەیە ئەو ساڵ من لە کاگەیام 2020مانە درامایەک دروستکەین دراماکە دروست نەبووە بۆ دروست نەبووە لەبەروی کەناڵەکان بەڕاستی ئەو قودرەتیان ناشکێ بەسەرەوەی ئەو پارە بدە بەجددی ئەو قودرەتیان هەیە درامای بیانی بکڕن و ئەوەش نەکبەتێکە کاکسە ئەوە وەریژێرنە سەر زمانی کوردی ئەو هەموو کارێکتر بەکاربێنن بەڵێ یاداشتێکم داوەتە وەزارەتی ڕۆشنبیری کاک ئاریان خۆشبەختانە زۆر باش پێشوازی کردووە چەندە من مجاملەی و پیاوە ناکەم بەڵام من لە شێرکۆ بێ کەس یادی بەخێر کە وەزیری ڕۆشنبیری بووە تا دەگاتێرە جگە لە کاک فەلەکەدین کاکەیی هیچ کەسێک بەخەت کاگاریان سەلاحەدین لە هونەمەندان تێنەگەیشتووە و لەگەڵیشان دانیشتووە ومن ببوورە کاکسە اینجا بەخوا حەومانگە دیناسم پێش حەومان من ئەو پیاوە تعارفمان نەبووە بەڕاستی کۆمەڵی هونەرمەند هاتنە لای لە مانجی حوتی ساڵی 2023 ئەگەر کاگاریان گوێی نەگرتبان و قسەی لەگەڵ نەکەوە هەر حوتیان هەرێکی لە گروپی پێکات بوو بەتەما بوون یعنی بڕاب کە زەڵجەیەکی زۆر گەورە دروستکەن لەسەر چی لەسەرەوەی کە هەرواز لە هونەر دێنن چیتر هونەر ناکەم بەڵام کاگاریان وتی نا ئێوە بەردەوام بن ئێمە هەوڵدەن ئیشان بکەین کاکسە اینجان کەناڵەکان یەکشت هەیە حکومەت بەرامبەریان بیکە زۆر گرنگە بەڕاستی حەل دەبێت بڵێ وەکو مسر بڵێ کاکە هەر کەناڵێک ئەگەر دوو درامای دۆبلازی لێدا با درامایکی خۆماگی بدە بیکە بە یاسا ئەمە چی تێدەچێت سبەی کەناڵەکە دەبێتە خەمی کاکەکە یعنی بەڕاستی یان کە شانۆگەرێک نمایش دەکرێت چی تێدا چوار کامێرە لە کەناڵک بچێ ئەو شانۆگەری تەسویرکە ئێمە کاتی خۆی ئەو بەرهەمانەی کە بینیمان یادەوەریمان هەیە لەگەڵی پیسکەی تەفریل تاکە شانۆگەری بووە هەبوو نەبوو شانۆگەری بووە بڵێ یەکەم درامای کوردی کە لە دەرەوە بەرهەم هاتووە ژاڵا بوو بەقوربان ساڵی 1966 وانە کاک سەهیجان ئێمە ئێستا 48 کەناڵمان هەیە وا دەبێتە 50 کەناڵ 50 کەناڵ لە هەرێمێکی ئاوا چوار شاری گوناحە بڵێن دراما لە قەیراندایە ئەو هونەمەندە بەڕێزانەی کە دانیشتون لێرە ئەگە هەر یەکەیان ساڵی درامایەک بکە لە هەر درامایەک پارەیەکی زۆر نا 6 ملیۆن 7 ملیۆن وەگرێ واللهی محتاجی بە کەس نابێ بۆچی ئێستا مامۆستا خەلیاوە باسی نەسریەکی 100,000 دەکرد کاکە معقول نییە بەڵام لەو هەولێرە سپۆنسەری کلیپ کراوە بە 6 دەفتەر ئەمە چ قیاسێک ئەجا بە کاک دشات لێرێ پێم وابێ حەزم لێ کاک دشات باسی لایڤ میوزیک و شتانە زۆر دەکرێت زۆر گرەی گازان دەهەیە لەوەی هونەرمەندی بیانی دەهێن و شەوانە تا بەرەبیان ئاهەنجیان پێ دەکەن لە شارەکانی کوردستان هەر لە هەولێر نییە هەموو شارەکان بەگشتی دەستان خۆش هەولێر و سلێمانی باز دەکرێت سپاس کاکسێن سپاس بۆ ئەو خۆشەویستانە باسی لایڤ میوزیکە لایڤ میوزیک بەڕاستی کارە ساعتێکی زۆر گەورەی لە وڵاتی ئێمە چەندین هونەرمەندی بیانی بە عارەب و بە تورک و بە هەموو بە فارس و ئانە کە دێنن پارەشی خەیاڵیان پێ دەدرێت کە بۆ پارە خەیاڵیان پێ دەدرێت حەقا وەزارەتی ڕۆشنبیریان سندیکای هونەرمەندان نارێم ڕێگریان لێ بکەن با هەبێ بەڵام بە وەکو باجێک وەکو شتێکیان با لێوە ژیرە کاکە پارەش خەیاڵی بۆ ئەو پارە زۆرەی دەباتەوە بۆ وڵاتی خۆی هونەرمەندی ئێمەکە لە وڵاتی ئێمە لایڤ موزیکی دەکە بڕوا بکە ئەوانەی کە دەیانەوەی لایڤ موزیک بکەن ئەوانە هونەرمەندی گەورن شەرمیان بە خۆیان نایکەن لەبەرەوەی لە قیاس چۆتە دەرەوە ئەوە لەسەر لایڤ موزیکی ئەمن پێم خۆشە ئەگەر بە کوردیەوە لە کۆنترۆل پێم دەڵێن پێم خۆشە کاک ئاریان تیمێک هەبێ کەسانێک هەبێ لە وەزارەتی ڕۆشنبیری
بتوانن سەردانی ئەو هونەرمەندە پەککەوتوانە بکەن ئەوانە کە ئێستا لە ماڵەوەن بەڕاستی پارێ عیلاجیان نییە پارێ دا و دەرمانیان نییە یعنی بەڕاستی کاتی خۆی لە تەمەنی خۆیدا ئەوانە کاری زۆر جوانیان کردی ئیشی زۆر باشیان کردیا بەڵام ئێستا توانایان نییە با ڕێزیان لێ بگیرێ با دڵدانەوەیە کە بێ با سەردانیکردن هەبێ مانگانە یعنی با شتێکی وا هەبێ شتێککە ئەگەر مەجال ئەوە لە مامۆستا هیوا دەبینم وەکو شەندێکا سەردانی هونەرمەندان دەکەن خوا ئەگەر بە کوردیزاسمۆنیش لێ قسە بکە و برا بەڕێزش تەلەڤیزیۆن و رادیۆی گوڵان هەبوو کاک تەلەڤیزیۆن و رادیۆی عەفو نەورۆز هەبوو سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بوو سەر زمان حاڵی حکومەتیش بوو ئەو تەلەڤیزیۆنە نەما کاگاریان ئومێدەوارم ئەو تەلەڤیزیۆنە کاری پێ بکرێ ئیشی پێ بکرێ بەڕاستی ئەرشیفێکی یەکجار جوانیان هەیە هەم لە دراما هەم لە بەرنامە هەم لە چەندین شتی جوان جوان ئەرشیفیان هەیە ئەگەر ئیشی پێ ناکەن بیدەنە بە تەلەڤیزیۆنێک با خەڵکی دیکە با ببینێ با ئیستیفادەی لێ بکات لەو ئەرشیفە جوانە مەجالی برا هونەرمەندەکان بەستخوا بە کورتی لە کۆنتترۆل دەدەن کاتم نەما کاتم زۆر کەمەوە فەرموو خۆی ماهنێکمانە دەبیت و ئیشکردن ئەگە زەحمەت بی چارەسەرکردن زەحمەتترە تو چارەسەرکردن ئەساسە لێرە ئێمە ئێستا دەبی ئەو هەموو قسە دەکەین ئەو بەڕێزان هەموو قسەیان کرد ئەبێمە چارەسەرێک دانین یعنی وەکو کاکە ئاماژەی بۆی کرد فەنانەیە لە ماڵەوە کەوتووە من بۆ نمونە دێنم فەنانمانەیە با من باسی هەولێر بکەم باسی خانەقین دەکەم باسی گەرمیان دەکەم فەنانێکەیە ساڵهای ساڵ مۆتەسەم خانەقینیە خزمەتی هەموو شێکردوە لە ماڵ 6 مانگە جەڵتەیدا سەنیکا بۆ لای نەچووە گۆرانی بێژی خانەقی هەمووش لە هەولێر دەیناسن ئێمە احترامەیە جار و بار ڕێز و تەقدیرمەیە ئێمە جواب بەس قسەین بەس قسەین بەڵام تەنفیز ناکەین زۆر سپاس دەکەم فەرموو من دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم بەڕاستی بەرنامەی جوانە پێویستە لە کاتە چیوا دەبایە زووتر بکرێ هوەر لەو شارەی ماوەکە لە مێژنیە ماوەکە کب بووە نەشانۆ نەدراما ئەو ساردوو درامای مامۆستا حەسەن عەلی و کاک مامۆستا کاروق ئیبراهیم حەکیم ئەوەش تەواو بوو ئاگامان لێیە زۆر کەمە بەڕاستی پێویستە نازانم لۆ نییە هاوکاری ناکرێت دووش تیپە هونەریەکان مامۆستا تیپی هونەریمان گەلە زۆرە ئەمە ئێستا تیپی هونەری هەولێر لە ساڵی 69 دامەزرایە بڕوا دەکەی بەس پارەی ئەگەر ئەوەی بدرێ ساڵانەی کرێخانیەکەی هیچ نییە ئەوش ئەگەر جەیەکمان لۆ بکەنەوە سپاسان دەکەین لە خانێکیان داونی عەلەساس لە تعجیلی خانیەکمان بدەنێ هەر سەر بەس خانیەکە بزان وەرمان نەگرتی ونی ئەمان بەکرد خانیەکە ماوەەر نەگرتیا ئێستا کرێچینە وەڵار ئەوەندەیە ئەو لێ بەبیهینانەوە تا مامۆستا خەمی لێ بخوا ئەو تیپانە لە یەک جێ کۆ بکەنەوە زۆر باش دەبی سپاس بە خێرایی ئەم پێشنیارەکەمەیە زۆر داوای قبرستانمان کرد نازەم لو قبول نەکرا بەڵام ئێستا داوای یەک شتی دەکەین هونەرمەندان نارێم وەسعی مادیان ئەمە علاقم بە وەسعی مادی نییە بەڵام بە خستەخانەك دابدرێ ئەو خستەخانەیە تایبەت بی لە بۆ هەموو هونەرمەندان یعنی هونەرمەندان کە بسنەوێن دەر لەوێ بەبێ مقابل چارەسەریان بکرێتن ئەو برا بەڕێزەی دواوە ئەو هونەرمەندە بەڕێزە فەرموو سپاس بەوە دەرفەتە من نەوزات موزیک ژەنم سپاس من دەمەوێت لێرەدا لەو جۆرە چاوپێکەوتن و بەرنامانەدا پەنجە لەسەر برینەکان دابنێن نەوەکو ئێمە باس لەسەر چاوەکە نەکەین بێن لە ئەو شوێنەی کە ئاوەکەی پێدادەڕۆ باس لەو شتانە بکەین قسەیەک هەیە ئەنی پندێک هەیە لە هەموو کاتێک بەکار دێ دەڵێت کاتێک تۆ لە هەر بوارێک کارت کرد ئەگەر کارکردنەکەت لە بۆ ئەسلی بوارەکە نەبێ لە بۆ نەفست بێ ئەوە تەنها خزمەت بە نەفسی خۆت دەگەینی بەڵام بوارەکەت لە ینی لە داهاتوودا فەشەل دەین ینی هیچ ئەنجامێکی نابیتن لێرەدا ئەمە زۆر جار هونەرمەندان ڕێزم لە بۆ هەر هەمویان هەیە باس لەوە دەکەن دەڵێن هونەرمەندان هیچیان لۆ نەکرایە ئەمن وەکو جیلی من جیاوازە لەگەڵ جینی ئەو مامۆستا بەڕێزانە ئێمە دوای ئەوان هاتین بەڵام ئەوەی ئەمن بیست بم لە ڕابردوودا هونەرمەندان وەکو هونەرمەندان زۆریان لۆکراوە لە لایەنی هەر دەسەڵاتێک بی کە لە حکوومەتی کوردی پاداشتی زۆریان وەرگرتیە ئێستاش من واهز دەکەم ئێمە وەکو ئەو جیلە کە هاتوین بازی ئەوە دەدەین کە ئەوان لە ڕابردوو زۆریان لە بۆ کرایە بەڵام دەرەنجامەکەی ئەوە دیارە لە ئەرشیفی کوردی یعنی لە ئەرشیفی هونەری کوردی لە هەموو بوارەکاندا یاخود
ئێستانێک کە تەماشا دەکەی دۆخێکی چەق بەستراو هەیە لە ناو هونەر و ئەدەبدا لە هەموو بوارەکاندا بەهۆی ئەوەی کە ینی چەند کەسانێک وەکو من ڕێزم یەک لە بۆیان هەیە جێی کاری باشیان کردیە کاری خراپیشیان کردیە لەگەڵ ئەوەدا بەڵام چەک بەستویەکەی لەوەیە کە پشگیریەکی تەواویان هەیە بۆ ئەوەی ئەو شوێنە چۆڵ نەکەن بۆ ئەوەی خەڵکە چیتکە بێ دەستهەڵاتی خۆمان بە تەواوەتی پشتگیریان دەکات لە بۆ ئەوەی کە ئەو چەق بەستوی لە هونەردا هەیە هەر وەکو خۆی بمینێتەوە مەجال بە هیچ کەسێشکە نادرێت دەرفەت نییە ئێمە بتوانین بڕۆینە پێش ئێمە وەکو ئەکادیمیسیانێک ینی وڵا لە وڵاتانی دەرەوە خوێندومانە ئەزمموی وڵاتێکتکەمان هەیە لە ناوەندە ئەکادیمیەکان لە کۆلێژەکان لە بەڕێوەبردن و لە خوێندن و لە زۆربەی بوارەکاندا هەیە بە کوردی دەتوانی ئەگەر بە کوردی مەمنون دەبم ئەتوش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دەستخۆشی لە هەموو ئامادەبان دەکەین بەڵێ من یحیە ئیبراهیم لە بواری خۆشنووسیدا کار دەکەم زیاتر لە 30 ساڵە ئەگەر سپاسان دەکەین بەڕاستی هونەر تااقەتی گلەیمان نماوە لە حکوومەت تااقەتی گلەیمان نماوە لە بەرپرسان بەڕاستی نەک تااقەتی لاوی بەڕاستی کاریمە نییە حکوومەت بەڕاستی دەکرێت بە خۆی ببینی ئێمە وەکو پێشنیارێک پێشنیاریان بدەینێ بەڕاستی هونەرمەندان بڵێن دەڵێن نخبەیەکن لە ناو کۆمەلگادا ژماریان چەند زۆر بێت ژماریان دیاریکراوە محدودە ئەرکە سەرچەکەی هونەرمەند چێت خواکاگەحیا بەڵێ عەزیزم ئەرکە سەرچەکەی هونەرمەند چییە؟ خزمەتکردنی کۆمەڵگا بەگشتی و هەروها ئەو پەیامە پیرۆزە کە لەسەر شانیت بتوانین بە جوانترین شێوە ئەدای بکە بەس بەڕاستی ئەو ئەداکردنە بەتەنێ نابێت دەکرێت پاڵپشتێکی هەبێت لەبەروی کە وەزارەت ڕۆشنبیری بەڕاستی لەبەوەی کاری خۆیان دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی لە بۆ کارەکانیان دەستیان خۆش بکە کردویانە لە بۆ ئەو کارێکە نەیان کردووە لەوانەیە ڕێگریەک ڕێگریان هەبێت بەڵام ئەمە بەڕاستی ئەمان لە ئێستاوە چاومەن لە دەستیوانە بتوانن خزمەتێکی زیاتری هونەرمەندان بکەن لەبەرەوەی بکرێت ئەحسایەک سەرژمێریەک بکرێت لە هونەرمەندەکان و هەرو هونەرمەندێکی دەچمەلای کاک هیوای ئەگە بکرێ بە کورتی لە هێرەکدانیان لە بەردەمەیان نامیان زۆرە هونەرەکانمان چەند جۆرە هونەرێکمان هەیە بۆ خۆتان زان شێوە کاریە من لە بواری خۆشنووسیدا کار دەکەم و هەردوها زاریش وەکو درامە مشارەکە دەکەم بەس پێم خۆشە لە هەر بوارێکدا لێژنێک دابدرێت و هەروها داوتوێ و دیڕاستەکردنی بوارەکەی خۆیان بکرێت تاوەکو بتوان حکوومەتیش بۆکو داتایەک لێما وەگرێت و بتوان ئەم دراسی ئەمە ئێمەمانە بە تەوجیهی حکوومەت بکەین و کاری لەسەر بکەین دەستخۆشتانی دەکەم دووبارە دەستان خۆش کاگاریان سەرۆکوەزیران لە ماوەی ڕابردوو هێندوو جار پێداگری وە لەسەر مەسەلەی زمان ئەوەی کە لە لایڤ میوزیک باسمان کرد دیوە زمان دەگرێتەوە سەرۆکوەزیران زۆر بەجددی لە دووەیە کە زمانی خۆمان پارێزین هەموو ڕوویەکەوە چ بەنووسین چ بە دەربڕین اینجا ئێستا و لایڤ میوزیکانە وەک باسی کرد هونەرمەندانی غێری زمانی کوردی دێن ئەوانم بە کورتی جواب دەیتەوە مەمنون دەم لەبەرەوەی لە کۆنتترۆل فشارێکی زۆر مەسەرە بەجددی حەقی ئەوەشم نەداوە کە پێویست ئەوەندەی پێڕ بگەین چونکە زۆر بوو خماوەسەری سندیکان کاغەدالت مایە بەڵێ بەنسبەت زمان هەم لە پار ساڵەکە جەناوی سەرۆکوەزیران لە 21 شوبات دوو بڕیاری دەرکرد لە ڕۆژی زمانی دایک ئەو بابەتانەی کە لە نووسین و لە کولتور و لە هونەر و دەگرێتەوە کامە زمان بپارێزین و هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستانیش بانێ نەکرد بۆ تەنها زمانی کوردی و بە پێی یاساش واجب و ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری بۆ داونە چاودێر بەسەر ئەو لایڤ میوزیکانە پلانمان هەیە ڕەنگە لەو هەموو لەو کاتەکەمەی دادەنا هەر لە خۆی ئێستا پلانێکمان هەیە و چەند جارێکی دیکەش باسمان کردیا بۆ دامی بۆ پشگیریکردن یان دانانی یاسایەک ڕێنماییەک چەترێک بۆ ئەو بابەتە سندوقێکی کولتوریمان پێشنیار کرد سندوقی پشگیری پاڵپشتی کولتوری داهێنان و کولتور لەوی ئەوە دەگرێتەوە بەشێکی ئەویان ئەو باسییان کرد لە کۆی قسەکانیاندا کە بەشێکی ئەو کەس هونەرمەندە بیانیانەی کە دێن و جەنابیشت لە پێشێکێکە لە بەشێکی قسەکانت باست کرد ئەمە هەوڵیەوەماندا ئەو تەنزیم بکەین و تەجروبەی وڵاتانی شوەر بگرین ئەوانی کە بە باشی سوودیان لێ وەرگرتە و ببێتە بەشێکی ژۆی دامی پشگیری ئەو سندوقە بکات و هاوکار بێ بە
ئەو بودجەیە یان ئەو پاڵپشتەیە کە حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بۆ ئەو بابەت و لایەنە هونەری کولتوریانی سەر دەکات خەرج دەکات. ئەمە لە وەزارەتی ڕۆشنبیری و بابەتەکەمان لەو بەرنمەیەدا دەربارەی هونەر و کولتورە و جەنابەت بەستە هیوادارم کە لە نووسەران وەرزەکەمان هیوادارم لە بەرنمەکەی دیکە لە بیرمان ناچێت هیوادارم لە بەرنامەکانی دیکەدا بۆ ئەدیب و نووسەران و وەرجێڕان و بۆ هەموو لایەنەکانی هونەربەری و لاوان و وەرزشی چونکە وەزارەتی ڕۆشنبیری جگە لە ئەو پرسەی ئێستا سنووردارمان کردێک کە باسی بکەین ئەو لایەنانەی دیشی هەیە خۆی ئەوەش قورساییەکی زۆرە هەر وەرزش بۆ خۆی سێکتەرێکی گەورەیە کە تەنها وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتێکی گشتی هەیە کە لەوێوە هەموو ئەو توێژێکی گرنگی کۆمەڵگە لاوان بە هەمان شێوە لاوان لە زۆر کار و ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری کە چۆن خزمەتیان کە زۆر پرۆژە و بابەتێ کە هیوادارم لە بەرنامەی دیکەدا ئەوە ڕێک بخەن بپڕژینە سەرەوە بابەتانش لە وەرجێڕان لە ئەدەب لە نووسین لە لایەنەکانی دیکە لە مامەڵەی وەزارەتی ڕۆشنبیری و سندیکاکانی پەیوەندیدار چێتی نووسەران و چێتی سندیکای هونەرمەندان و ڕۆژنامە نووسان هەموو ئەوانە پرس و بابەت گەلێکن ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری نە بەو بەرنامە زۆرە و دەربارەی سندوقی کولتوری و دەعمی کولتور لەو پشگیریکردنی ئەوە لە پلانێکمان هەیە و تەفسیلی هەیە و وردەکاری زۆری تێدا دەکرێت لە کاتی دیکە ئەوانەی کە لە ماڵەوە ئەوەندەی هونەرمەندان توانی بێتمان ئەوەندەی دەستمان گەشت بێتێ جا لە بەڕێ بەرەوبەرایەتیە گشتیەکانیشمان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ڕەنگە ئەوەندێک توانرا بێت بە سەرکرابنەوە بەڵام ئەم خۆشم دەڵێم ڕەنگە لە مستەوای ویستی ئەمە نەبێ هەندێکمان توانی بە یارمەتی بدەین هەندێکیان دەستمان پێ نەگەیشتەوە و واجبمانە ئەوە منەتێک نییە ئەمە لە هەر لە مستەوای وەزارەت و دەمێ ئەوەش بڵێم ئەمە لە وەزارەت تیمێکین سپاس بۆ شعور و هەستی برایەن و بەڕێزان کە من واجبی منە و منش بەشێکم لەو تیمێکە لە وەزارەتدا هەیە و بەشێکم لە جێبەجەکاری ئەو کارێکە لە حکوومەت پێم ماسپێردراوە هیوادارم لە جێ ئەو متمانەیە بووم و ئەو ئەرکیمەتان قورستریش کرد بۆی زیاتر لە خزمەتتان بین من بەشێکم لەوەی کە لەو تیمەی کە لە وەزارەتی ڕۆشنبیری هەمومان پێکەوە ئیش دەکەین وە پێشووتریش کاری بەڕێزان کە لە وەزارەت بوون کاری گرنگ و گەورەیان کردووە کەسیشمان بێکەم کوڕی نابین بەنسبەت قەبرستانی هونەرمەندانت باس کرد دوو ڕەئیەیە دەکرێت دوای ئەو جواب بدەمەوە لە پاشەیش و خەستەخانەی هونەرمەندان و ئەو ڕەنگە بمان بڵێن کە مؤسساتی خۆمان نەک هەرێکە باو ئەوەیە دابینم لە جەنابەت تێدەگەم کە دەتەوێت چۆن لەرەو پیری هونەرمەندانە و حەقی خۆتی بەڵام ڕەنگە لە ئێستادا یەکسەر پێ بڵێم ئەو پێشنیارە با بە نەوعێکی دیکە بکەین ئاسانیکەین بە تەنسیق بە هەماهەنگی لەگە سندیکای هونەرمەندان نەک مستەشفای تایبەت چونکە ڕەنگە توێژێکی دیکەش ئەوەی بێت و لایەنێکی کە خەڵکێکی دیکەش ئەوەی بێت بەس دەکرێت پەرۆشتر بین خەمخۆرتر بین یان زیاتر بەرەو پیرتانەوە بین ئەوەندەی بتوانین بکرێت ڕەنگە وردەکاری زۆر هێندا دەگەین یەکی یامەداوای لێبوردنەوە یەکی خولەکێکتان دەدەمێ هەر سێ بەڕێستان دوامین پەیامی خۆتان بگێنن حەزم لێ لەو پەیامەی خۆت باسی سندیکاشم بۆ بکەی کە حەسانەیە چ بکەن شتان پێ باشە زۆر داوای ئەمن داوای لێبوردنیارمان زۆرە ئەمن داواکاری منەوەیە ئەو نامانەی کە ئارەستەی ئەو بەڕێزانەمان کردێم یعنی هەوڵ بدەن ئاوڕێک لەمە بدەنەوە ئاوڕێک لە هونەرمەندان بدەن و کۆبنەوەک لەگە هونەرمەندان بکەن بە ڕاستەوخۆ ئەمە کێشەکانی خۆمان بخەینە ڕوو ئەوها لە ڕاستە ئەمە سپاست دەکەین لەوانەیە لە ڕێگای بەرنمەکەی تۆش دیسان ئاگادار بکرێنەوە یاخود سیر بکەن بەڵام ئەمە پێویستمان بەوەیە دانیشتێکی ڕاستەوخۆیان لەگەڵ بکەین لەگە هەر بەڕێزێک کە بەرپرسە دەتوانێت وەزعی هونەرمەندان چاپکە ئەمە کە باسی وەزعی هونەرمەندان دەکەین ئەمە لەگەڵ ئەوەی دانیمە ئەوانەی دەنووزێنەوە ئەوانەی یعنی بە هەر جۆرێک خۆیان ڕاپێش دەکەن هاوکاری ئەوانە ئەمە پێمان باشە پرۆژە هەبێتن ئەمە پێمان باشە پرۆژە هەبی ئەو پرۆژانەی کە سندیکا هەیەی یاخود هونەرمەندان هەیەی یاخود وەزارەتی ڕۆشنبیری هەیەی
لە بۆ زانینیشتان یان ئێمە دوو بەش نین ئەمە لەگەڵ وەکو کاگاریان باسی ئەمە شەر پاڵپشتی وەزارەتین و هەر بەشەچین لەگەڵ وەزارەت دامی ئەو پرۆژانە بکرێتن بۆیە دەمانێت ئەو بەڕێزانە بێنە سەرخەت پرۆژەکانیان ئاراستە بکەین. سپاس بۆ پەیامی جۆش هذا الظلم لێوە کرد بەڵام قەی ناکرد لەبەرەم هونەرمەندە بەڕێزانە با بجارەوە بێ لەسەر شانەیەمە حەزم لە ماوەی خولەکێک پەیامێکی زۆر ئەکادمی کولتوری بگەێنی قسەگەم تەواو نەکرد پێشترەوە بابەتانە بابەتی هەستیارت من تۆزێ بەگشتی قساکەم باشە ئەمەی کە برادران بە گشتی باسیەکەن ئەمە عیلاقی بە دەوڵەتەوە عیلاقی بە نیزامی سیستەماتیکەوە تۆ بێست مؤسساتیانە کار بکەین بۆ نمونەی من چیمان پێویستە بە ڕای شخصی من پێویستمان بە سیاسەتی کەلتوری هەیە تو چۆن خەم لە ئەواکە کە ژێرخانی ئابووری تەبێ ژێرخانی سیاسی تەبێ سیاسەتی کەلتوری زۆر گرنگە سیاسەتی کەلتوری با بڵێن فۆرن ئەندیماستیک دەرەوە و ناوەی پێویستە کە تۆ سیاسەتی کەلتوری چییە تۆ یاسا و ڕێسا و کۆمەڵێک ڕێگا ئەگریتە بەر بۆ تەنزیمکردنی چی ئەنی یاسا چییە بۆ تەنزیمکردنی ژیانی خەڵکیە کە تۆ سیاسەتی کەلتوریت هەبوو بەدەی بەپێی ئەم سیاسە خاوەن بەرنامە و خاوەن یاسایەکەبی هەموو سەکتەرەکانی هونەر هەموو فۆرمەکانی هونەر ئیشی لەسەرەکەی تیمی تایبەتی خۆی بۆ بێ کە بوویتە کارێکی موئسساتی لیجانی بۆ دروستەکەی هەمووی خەمخۆری خۆی حەقی خۆی پێدرێت چی وەکو پرۆژە چی وەکو شەخص چی وەکو کۆتایەکەی بەس نوقتەیە چ بڵێم ئەمە تەنها ئەرکی وزاتی ڕۆشنبیری نیە من لەگەڵ ڕێزم ئەمڕۆ کاکاریانم ناسیوە لە زۆربەی هەرزۆری وڵاتان وزاتی ڕۆشنبیری هەر نییە لە بڕۆ هەموو ئەوروپا ئەمریکا بزان شتێ ناوی وزاتی ڕۆشنبیری بیدا لە وڵاتانی خۆمانە بێت ئەم کێشانەی کە باس سەکرێ من تای ساکە باسی هەندێشتم نەکردەوە من خاوەن ڕێکخراوێکم 20 ساڵە ئیشەکەم بۆ ئاڵوگۆڕکردنی کەلتوری لە نێوان دەرەوە و ئێرەدا کاری زۆر گەورە کراوە لە هەموو فۆرمەکانی هونەرە و پرۆژەی زۆر خەیاڵیم هێناوە لە 2010 بۆ 2011 دوو کورسی هۆلیودم هێنا لەکە لە عەمان بۆ هەرێمی کوردستان کەس گوێ نەگرت ئێستش پرۆژەیەکم هەیە کە کورد خەونێتی بەسەوە ناکە بڵێم ناناق بەس زۆر گرنگامە زانی کاکە سین بەسەوە ناڵێم ئەم بابەتانە زۆر گرنگنی سەمە لێرە دانیشتوین بەڕاستی لەسەر من ئەەکەوێت وەکو پێویست نەمتوانیوە ئەو زانێرەی کە هەیە بیگەێنم ئێمە بە مەخابن کەرتی کەلتور هیچ بایخێکی پێ نەدراوە کۆنترۆل بۆچی باسی بۆچی باسی لە سی چرکە پێیان بگەنە سی چرکە بڵێ وڵی کاکسەیم بەرحاڵ من دەڵێم ئەوەی درامای تورکی و فارسی و کۆری و هندی پێی کردین بە تۆ بوو تیارە شەوەمان پێکراوە بەڕاستی واگەر دەمانەوێت جارێکی تر ئەو ملەتە وشارکەینەوە وەکو چۆن لە ساڵی هەشتاکان و هەفتاکان ئومێدمان بە هۆڵەکانی شانۆ هەبوو ئومێدمان بەوە هەبوو هونەرمەندێک بتوانێت بێ لە کارێکی شانۆیی هۆڵێک پڕکا لە خەڵک ئومێدمان هەبوو لە ڕێگەی درامایەکەوە کە پەیام بگا بە خەڵک ئێستاش ئەوەی کە درامای تورکی و عەرەبی و فارسی چکە با پێ بڵێم لە وڵاتی ئێران ببوورە سەر کۆماریان لە ساڵێکا 10 ڕۆژ دادەنیشێ لەگەڵ هونەرمەندان بزانێ چی بکەن لە تورکیا 3 کۆمپانی بەرهێنانی دراما عایدی ئۆردۆغانە و کاری لەسەر دەکەن ئێمە لە کوردستان بەداخەوە لە قسەکردنیشە نەدەمانتوانی هیوادارم پەیامەکان گەیشت بێ و سەرکەوتوو بن سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک لەو ساڵێکەدا بەرەو پیری ئەوەوە دەچین و پێشتریش قسەیەکان کردووە خۆش سپاس بۆ هەموو هیچ کاتم نەما زۆر داوای لێبوردن دەکەم وەڵی مامۆستاها داوای لێبوردن لە بینەرانی بەڕێز و ئامادەبانی پرۆگرامەکەم دەکەم هەمیشە باشە